شاڵاوی تعریبکردن لە کەرکووک و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان چۆن هەڵدەسەنجێنی؟ داواکارم یعنی لە حزبەکان بەڕاستی بگەنە حەلێک بۆ ئەو مۆزوعا کاکە کەرکووک وەزعی کەرکووک زۆر خراپە. یعنی ئێستا تعریب چۆنە کاکە تعریب فەرموودەی پەرکانە و سەربەشاخەوە دەی کە پێشتر سەدام حوسێن داگیری کردبوون دابی عارەب 2003 کورد وەریگرتەوە ئێستا بە هەمان شێوە عارەب وەریگرتەوە هەرم عارەبانەی کە وەخت خۆی داگیریان کردبوو منوان پێ باشە بگەنە حەلێ زوو ئەگەنا کەرکووک لە دەستەدەن لەبەرەوە لە دەستیان نیویان لە دەستداوە با پێتان بێ. ئێستا لە شاری دووبست سی عربەیە هەمووی وا تەیسەکەنی بۆ کرد لە بەرێقیان قامەکە عربە بۆیانەکە تەیسەکەنیان بۆکە. من وەکو گەنجێکی خەڵکی هەولێر زۆر پێم ناخۆش بوو کە ئەو شوێنانە بە تعریب دەکرێتن چونکە ئەو شوێنانە هەمووی لە ڕیفراندۆم و نەتیجەی ڕیفراندۆم نسبەتی زۆر باشیان هێنا لە دەنجی بەڵێ. من وەک گەنجێکی کورد زۆر دڵگرانم بەو باردۆخەی کەرکووک و ناوچە دابڕێنەوەکان و چارەسەری ئەم وەزعەش تەنها یەکگرتن و یەکڕێزینی و ماڵی کوردە بە تایبەتی لە سنووری کەرکووک و ناوچە دابڕێنەوەکان. هیوادارم حزبڕانەکان هەموو لایەک یەکدەست بن یەکگر بن بۆ تێپەڕاندنی ئەم وەزعە ناخۆشەی ئێستای کەرکووک و ناوچە دابڕێنەوەکان.